الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سلام ورحمة میهرەبانی خوای پەروەردگارتان لێ بێت خوشکاندرا لێبەڕێز ئەوانەیەکی دیکەی فقهدا دەچینە خزمەت بابەتێکی دیکە کە بریتیە لە سوجدەی سەهو. ئەو سوجدەی کە پێویستە یا سونەتە بیبین لە کاتێکدا کە لە ناو نوێژەکانماندا هەڵەیەک دروست دەبێت کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم طبعاً ئەویش لە نوێژدا هەڵەی کردووە و هەروەها فەرمووشێتی منیش وەکو ئێوە مرۆڤم شتم لەبیر دەچێتەوە هەر وەکو چۆن ئێوە شتان لەبیر دەچێتەوە، بۆیە ئەگەر لە ناو نوێژەکاندا شتێکم لەبیر چوو بیرم خەنەوە. بۆیە سوجدەی سەهو کۆمەڵێک قاعیدە و یاسایی هەنا کە عولەما و ئەوەی کە وارد بووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە سوجدەی سەهو دوو سوجدەیە. نوێژکەر کاتێک کە هەڵە دەکات پێش سەلامدانەوە و دوای سەلامدانەوە سوجدەکەی دەبا کە هەردووکیان بە صەحیحی لە پێغەمبەرەوە هاتوون صلی الله عليه وسلم. ئەبوو سەعیدی خودری دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە گومانی هەبا لە نوێژێکی نەیزانی بە چەندی کردوون، 3 ڕکعاتی کردووە یا 4 ڕکعاتی کردووە، گومانەکەی لا دەبرد، پاشان خۆی دڵنیا دەکردەوە ئەوجار دوو سوجدەی دەبردن پێش ئەوەی سەلام داتەوە. ئەوە پێش یعنی بۆ ئەوەی بەڵگە بێت لەسەر ئەوەی کە دەگونجێ پێش ئەوەی سەلام بدەینەوە. دوای تەحیات خوێندن و دوعاکانی دوای تەحیات کۆتاشت پێش سەلامدانەوەی دەرچوون لە نوێژ دوو جار طبعاً دەستێ سوجدە یان هەندێک جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیح بوخاری و موسلیم داهاتووە هەندێک جاریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای نوێژەکەی زانیویەتی کە هەڵەی کردووە ئەو کاتە دوای سەلامدانەوە دوو سوجدەی بردبوون. کەواتە سوجدەی سەهو دوو سوجدەیە، دەکرێت پێش سەلامدانەوە بیبین و هەروەها دەکرێت دوای سەلامدانەوەش بیبین. بەڵام عولەما دەفەرمون چاکترین شێوازی سوجدەبردن ئەوەیە کە ئەگەر هەڵەکەی پێش سەلامدانەوەی بێت و ڕاستکردنەوەکە بکەوێتە یعنی هەڵەکە و ڕاستکردنەوەکە بکەوێتە ناو نوێژەکەی پێش سەلامدانەوەی سوجدەکەی ببەی باشە، و ئەگەریش دوای سەلامدانەوە هەڵەکەت هەست پێ کرد و بە فیعلی سەلامت دابوویەوە و زانیت هەڵەکەی دوای نوێژە یعنی سوجدەکە کەوتۆتە دوای نوێژەکەی ئەو کاتە دوای سەلامدانەوەی سوجدەکەی ببەی. یان ئیمامی شەوکانی دەفەرمێت سوجدە بردن پێش سەلامدانەوە یا دوای سەلامدانەوە پەیوەستە بە شێوازی چۆنیەتی هەڵەکەی. ئەگەر هۆکاری سوجدەکەت پەیوەست بوو بە کردارێکەوە کە لە پێش سەلامدانەوەی دروست بووە سوجدە بردنەکەشت با بکەوێتە پێش سەلامدانەوە. بە نمونە لە ڕکعاتی یەکەم دووهەم هەڵەت کردووە سێهەم هەڵەت کردووە و پێش ئەوەش سەلامی بدەیەوە هەستت بە هەڵەکەی خۆت کردووە و هەڵەکەت ڕاست کردوتەوە، لەو حاڵەتەیدا پێش ئەوەی سەلامی بدەیەوە سوجدەی سەهوەکەی ببە. و ئەگەر سوجدە سەهوەکەت پەیوەست بوو بە دوای سەلامدانەوە، بە نمونە 5 ڕکعاتت کردووە لە جیاتی 4 ڕکعاتی دوای سەلامدانەوەی دەزانی کە زیادەت کردووە، لەو حاڵەتەیدا پێویست ناکا بێەوە ناو نوێژێ، هەر لە دوای نوێژەکەی دوای سەلامدانەوەکەی دوو سوجدەکەی دەبەی و کێشەی نییە. و ئەگەر وەک دەڵێ سوجدەکەش پەیوەست نەبوو بە کردارێک کە لە ناو نوێژەکەیدایە یا بە کردارێک کە لە دوای نوێژەکەیە، بەڵکو تەنها لە بیرچوونی سنەتێک بوو، ئەو کاتە مخەیەری پێش سەلامدانەوەی سوجدەکەی ببەی هەر دروستە و دوای سەلامدانەوەکەش سوجدەکەی ببەی هەر دروستە. ئەوە حاڵەتانەی کە ئێمە دەتوانین سوجدەی سەهووی بۆ ببین
یا سنەتە سوزدەی سەهووی بۆ ببین چەند حاڵەتێکمان هەیە. جاری وا هەیە سەلام دەدەیەوە پێش ئەوەی نوێژەکە تەواو بکەی. جارێ دوو ڕکعاتت کردووە وە دەزانی تەحیاتی یەکەم تەحیاتی کۆتاییە سەلام دەدەیەوە کەچی دوو ڕکعات یا ڕکعاتێکت ماوە لەو حاڵەتەیدا چ دەکەی؟ ئەبوو هوڕەیرە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان نوێژی نیوڕۆیە عەسری بۆ کردین دوو ڕکعاتی کردو سەلامی دایەوە چوو لە پشتی بە دارێکیەوەدا کە لە ناو مزگەوتێ دانرا بوو دەستی خست بوویە ژێر چەنەکەی بێتاقەت دیار بووە بەوەی کە لە شتێک تووڕە بێ. دواتر ماوەیەک مایەوە و ڕۆیشتە دەرێ لە دەرگای مزگەوت گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژ کورد بۆتەوە کە دەفەرمون ئیمامی ئەبوبەکر و عومەریش لەو مەجلیسەیدا بوون. دواتر پیاوێکی لێ بوو پێیان دەگوت و زولی یەدەین گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبیرت چوو یان نوێژ کورد بۆتەوە؟ ئەوجا پێغەمبەر گەڕایەوە فەرمووی نە لەبیرم چووە نە نوێژیش کرد بۆتەوە. وتیان دەی کەواتە تۆ دوو ڕکعاتت کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوار ڕکعاتت نەکرد؟ فەرمووی ڕاست دەکات دولی یەدەین ئەمن دوو ڕکعاتم کردووە چوارم نەکردووە؟ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی کرد؟ چوو دوو ڕکعاتەکەی کردەوە یعنی دای بەستەوە نوێژێ دوو ڕکعاتیان کردەوە هەموویان بەیەکەوە ئەوجار سەلامیشیان یعنی دوو سوزدەی سەهویان برد کە باز نەکراوە پێش سەلامدانەوەیە یا دوای سەلامدانەوەیە گرنگ یا پێش سەلامدانەوەیە یا دوای سەلامدانەوە هەر کامێکیان بێ فەرقی نییە دوو سوزدەی سەهویان برد و دواتر سەلامیان دایەوە و نوێژەکە ڕاست بوویەوە یعنی نەچوون لە ئەوەلی ڕانوێژەکەی بکەنەوە تەنها ئەو دوو ڕکعاتەی کردبوو کردیانەوە دواتر دوو ڕکعات یعنی دوو سوزدەیان بردن بۆ قەرەبووکردنەوەی هەڵەکە. یان عەطا دەفەرمێت زوبەیر سەلامی خوا لێی ڕازی بێ جارێکیان نوێژی مەغریبی بۆ کردین یەک تەحیاتی خوێند و سەلامی دایەوە و ڕۆیی سوبحان اللهیان بۆ کرد گوتی ئەوە چییە؟ گوتیان دوو ڕکعاتت کرد دوو ڕکعاتێکت ماوە ڕێک چۆ ناو نوێژەکەی ڕکعاتێکی کەشی کرد ئەوجار تەحیاتی کۆتایی خوێند و دیسان دوو سوزدەی سەهویان برد کەواتە سوزدەی سەهوو هێندێک جار بۆ ئەوەیە کە ئەگەر ڕکعاتێک یا ڕوکنێکت نەکردووە ڕوکنەکەی یان ڕکعاتەکەی دەکەیەوە یەکەم جار ئەوجار سوزدەی سەهوو دەبەی و بۆ ئەوەی هەڵەکە قەرەبوو ببێتەوە. ئەوە حاڵەتی یەکەم. حاڵەتی دووهەم بۆ ئەوەیە ئەگەر زیادەت کردبوو ئیبن مەسعود دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان یەکێک لە نوێژە چوار ڕکعاتیەکانی 5 ڕکعات کرد وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژ زیادی کردووە ڕکعاتەکانی نوێژ زیاد بوون فەرمووی بۆ؟ وتیان لەبەرەوەی تۆ لە زیاتی 4 ڕکعاتی 5 ڕکعاتت کردت. طبعا هەر لە شوێنی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەلامیشی دابوویەوە دوو سوزدەی سەهوی بردن و تەواو لە نوێژەکەی دووبارە کردەوە و هیچ شتێکی دیکەشیان کە تەنها زیادەیە زیادە گەڕانەوەی ناوێ تەنها لەبەرەوەی نوێژ 4 ڕکعاتە نابێت بە ئەنقەست بیکەیە 5 و ئەگەر کردت بە 5 یا زیادەت کرد بێگومان پێویست ناتەوان سنەتە سوزدەی سەهوەکەی ببەی خۆ ئەگەر نەشی بەی مادام بە قەستی زیاد نەکردووە نوێژەکەت هەر دروستە چونکە سوزدەی سەهوو واجب نییە سنەتە. خاڵێکی دیکە کە سوزدەی سەهوی بۆ دەبردرێت و کە زۆر جار ئێمە تێیدا دەکەوینە هەڵە بریتە لە بیرچوونی تەحیاتی یەک یان لە بیرچوونی هەر سنەتێک لە سنەتەکانی ناونوێش. تەحیاتی یەکەم تەوان ڕوکن نییە سنەتە زۆر جار لە بیرمان دەچێت لە تەحیاتی یەکەم دانیشین هەڵدەستینەوە جا قاعیدەکە چۆنە ئەگەر زووە بیرت هاتەوە هەڵنەستا بوویەوە ڕاز نەبوو بوویەوە لە فاتحا خوێندن وە بیرت هاتەوە تەوان بگەڕێەوە فاتحاکەی تەحیاتەکەت بخوێنە و سوزدەی سەهووشی ناوێ. بەڵام ئەگەر هەستایەوە ئەو جار بیرت کەوتەوە یان ئەو کات سوبحان اللهیان بۆ کردی زانیت تەحیاتت نەخوێندووە ئەو کاتە ناگەڕێەوە دواتر پێش سەلامدانەوە دوو سوزدەی سەهوو دەبەی و قەرەبووی سنەتەکەت بۆ دەکاتەوە. بۆیە هەر کاتێک سنەتێکمان تەرک کرد
و دوای تەواوکردن و ڕۆیشتنە سەر ڕوکنێک سونەتەکەمان وەبیر هاتەوە بۆ سونەتی ناگەڕێەوە. ڕوکن بۆی دەگەڕێەوە، بەڵام سونەت بۆی ناگەڕێەوە. تەنها 2 سوزدەی سەهووی دەبەی و قەرەبووی هەڵەکەت بۆ دەکاتەوە کە ئەوەش چەند جار وارد بووە لە پێغەمبەری صلی الله عليه وسلم و لەناو سەحابەشدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إذا قام أحدكم من الركعتين فلم يستتم قائما فليجلس. ئەگەر یەکێک لە ئێوە لە بیری چوو تەحیاتی یەکەم بخوێنێت بەڵام تەواو هەڵنەستا بوویەوە با دانیشێتەوە، بەڵام ئەگەر تەواو هەستا بوویەوە با دانەنیشێتەوە، دواتر 2 سوزدەی سەهوو دەبە و قەرەبووی سونەتەکەت بۆ دەکاتەوە. یەکێکی دیکە لە شێوازەکان یا لەو حاڵەتانەی کە سوزدەی سەهووی بۆ دەبردرێ ئەوەیە کە کاتێک کە دەکەویە گومان لە بینی کردن و نەکردنی ڕکعاتێکدا یا لە بینی کردن و نەکردنی ڕوکنێکدا. بەنمونە بە پێوە ڕاوەستاوی هەر بەڕاستی وەسوەسەنا گومان تێلەوەی کە فاتحات خوێندووە یان نەتخوێندووە، چ دەکەی؟ وا دانێ نەتخوێندووە، فاتحای بخوێنەوە بەڵام فاتحای دووهەمت بە گومان خوێندووە، یان لە ناو نوێژێداوە بەنمونە لە ڕکعاتی کۆتاییدای گومان یعنی کەوتوویە شک لە بینی ئەوەی کە 3 ڕکعاتت کردووە یا 4 ڕکعاتت کردووە، وا دانێ 3 کردووە، ڕکعاتێکی دیکەش بکە، بەڵام ڕکعاتی دیکە کە دەیکەی بە گومانەوە دەیکەی. بۆیە بۆ قەرەبووکردنەوە و لابردنی ئەو گومانە چونکە نوێژ نابێ گومانی تێدابی، پێش سەلامدانەوە یان دوای سەلامدانەوە سوزدەی سەهوو دەبەی. ئەوەش حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ من صلى صلاة يشك في النقصان فليصلي حتى يشك في الزيادة. دەفەرمێت کەسێک نوێژی کرد و گومانی هەبوو با نوێژەکەی بکات و گومانەکەی لابە، یان ئەگەر کەسێک نوێژی کردوونەی دەزانی 3 ڕکعاتی کردووە یا 4 ڕکعاتی کردووە بە گومانەکەی فڕەدا، ئەوجار خۆی دڵنیا کاتەوە، ئەوجار پێش ئەوەی سەلام داتەوە 2 سوزدە ببە. ئەوە بۆ هەموو ڕوکنێک هەر ڕاستە، هەر کاتێک کەوتێک گومان لە بینی کردن و نەکردنی ڕوکنێک یان کەمکردن و زیادکردن هەمیشە لایەنەکەمەکەی هەڵدەبژێری بەمەرجێک گومانەکەت گومانێکی دروست بێ، وەسوەسە نەبێ، وەسوەسە نابێ ئینسان حسابی بۆ بکە، خوتخوتە و خەیاڵات نابێ حسابی بۆ بکەیت، چونکە هەمیشە ئینسان کە دەچێتە ناو نوێژ شەیتان خەریکە مەشغوڵت کا، سەرقاڵت کا، فکرت بڕوێنێ بە گومان و قەلەق و وەسوەسەی شەیطانی ناچی ڕکعات و فاتحا خوێندن و ڕوکوع و سوزدەکانت زیادکەی. بەڵام هەر بەڕاستی ئەگەر کەوتیە گومان لەوەی کە بنمونە ڕوکنەکان فاتحات خوێندووە یان نەتخوێندووە، وا دانێ نەتخوێندووە بخوێنە، بەڵام بە گومانەوە خوێندووتە، دەبێت دواتر سوزدەی سەهووی بۆ سونەتە سوزدەی سەهووی بۆ ببەیت. مەسەڵەن 2 سوزدەی لە هەر ڕکعاتێکیدا نازانی 1 سوزدەت بردووە یا 2 سوزدەت بردووە، ئەگە کەوتێک گومان وا دانێ یەکت بردووە یەکێکی دیکەش ببە. بەنمونە لە تەحیاتی کۆتایی لە ڕکعاتی ئاخری دەکەوت یەک گومان لە بینی 4 5 1 2 هەمیشە لای کەمەکەی هەڵدەبژێری بە گومان بۆ ئەوەی شکەکەت لاچێ، ڕکعاتێکی دیکە دەکەی، دواتر پێش سەلامدانەوە یان دوای سەلامدانەوە 2 سوزدەی سەهووی دەبووی و قەرەبووی ئەو هەڵەیەت بۆ دەکاتەوە. ئەو ملاحەزانەی کە پێویستە تەمان سەبارەت بە سوزدەی سەهوو بیانزانین، ئەوەی یەکەم سوزدەی سەهوو سونەتە واجب نییە، بەڵام ڕاستکردنەوەی هەڵە ئەگەر هەڵەکەت لە نەکردنی ڕوکنێکی دابێ واجبە، کە ڕوکنێکت لە ڕوکنەکانی نوێژ کە پێشتر باسمان کردووە تەرک کرد، حتمەن دەبێ ڕوکنەکەی بکەیەوە، وە لە کوێش ڕوکنەکەت هەڵە تێدا کردووە و نەت کردووە، دوای ڕوکنەکەی هەمووی بەتاڵە هەمووی دەبێت دووبارەکەیەوە. یعنی تۆ ئەگەر بەنمونە لە ڕکعاتی سێهەمدا سوزدەیەکت نەبربێ، دەبێت بچیەوە ڕکعاتی سێهەم سوزدەیەکی دیکە ببەی، ڕکعاتی چوارەم بکەیەوە، تەحیاتەکەی دەبێت بخوێنیەوە، سەلامی بدەیەوە، ئەوجا سوزدەکەی ببەیت. وەلحاصڵ کاتێک کە ڕوکن تەرک دەکەی، ڕوکن بەتەنێ بە سوزدەی سەهوو قەرەبوو ناکرێتەوە، دەبێ
ڕوکنەکەی بکەیەوە و دوای هەڵەکەش هەمووی دووبارەکەیەوە ئەو جار سوزدەکەی دەبەی. ئەوە یەک. خاڵێکی دیکە ئەگەر سونەتێکت تەرک کرد بوو بێگومان تەمەن سونەت وەکو باسمان کرد پێویستی بە دووبارەکردنەوە نییە تەنها سوزدەکەی دەبەی. وەکو گوتم لەکوێ هەڵەکەت کردووە لە ڕوکنیدا ڕوکنەکەی دەکەیەوە و دوای ڕوکنەکەی هەمووی دووبارە دەکەیەوە. خاڵێکی دیکە بۆ ئەو کەسانێک کە لە مزگەوتێدا طبعاً بە جەماعەت نوێژە دەکەن ئەگەر هەستت کرد ئیمامەکەت هەڵەی کردووە سنەتە سوبحان اللهی بۆ بکەیت و ئەگەر ئافرەت بێ ئافرەت تەقەی لە دەستی خۆیان دێنن وەکو شێوازی چەپڵە لێدان بەڵام دەستیان لە پشتە دەستیان دەدەن. ئەو جار ئەگەر ئیمامەکەت زیادەی کرد بوو زانیت هەڵەیە و بە سوبحان اللهەکەی تۆ نەگەڕایەوە ئەتۆ دەتوانی نیەتی جیابوونەوە بێنی بە دوای ئیمامەکەی نەکەوی. ئەوە یەک نوێژی خۆت بکەی یان لە شوێنی خۆ دراوەستە هەتا ئیمامەکە دێتەوە گەڵتۆ ئەو کاتە لەگەڵوی سەلام بدەوە خۆ ئەگەر بە دوای ئیمامیش کەوتی ئەو کاتە ئیمامەکە چی کرد ئەتۆش وەکو ئیمامەکەی بکە وەکوی بەڵام کە یەقینت هەبوو ئیمام غەڵەتی کردووە ئیمام بۆ ڕکعاتی پێنجەم هەستاوەتەوە تۆ دڵنیای لەوەی کە ڕکعاتی پێنجەمت کردووە و سوبحان اللهی بۆ دەکەی و ناشگەڕێتەوە پێویست نییە تۆ لەگەڵی بڕۆی مادەم دەزانی ئەو هەڵەیە لەگەڵی مەڕۆ لە شوێنی خۆت لە تەحیاتی ڕاوەستە جایان لە دڵی خۆت دانیەت بێنە لی جیا ببەوە یان ئەوەتە چاوەڕێی کە تا دەگاتەوە ئەوێ. و ئەوەشی کە لە طبعاً شێوازی سوزدەکەی بەو شێوازی الله ئەکبەری دەکەی دەچێ سوزدەی یەکەم ئەو ذیکرەی بخوێنی باشە سبحان الذي لا يسوه ولا ينام پاشان الله ئەکبەرێکی دیکە دەکەی هەڵدەستێەوە الله ئەکبەرێکی دیکەی دەکەی دەچێەوە سوزدەکەی سبحان الذي لا يسوه ولا ينام دەڵێ الله ئەکبەرێکی دیکە دەکەی و طبعاً ئەگەر پێش سەلامدانەوەی سوزدەکەت بردبوون سەلامی کۆتایی نوێژەکەی دەدەیەوە ئیعتیادیە و ئەگەریش سەلامی نوێژت دابوویەوە سوزدەکان دەبەی سەلامیش نەدەیەوە بۆ سوزدەی سەهوو ئاساییە و ئیعتیادیە بەڵام هەڵە شتێکی ئاساییە و ئینسان کە هەڵی کرد مەرج نییە هەمیشە نوێژەکەی ببڕێت و بێت لە سەرەتاوە نوێژەکەی دووبارە کاتەوە کە ئەگەر بە تەنێبی بێگومان ئەوەش ئاساییە و دروستە بەڵام عادەتەن چاکتر وایە ئینسان لەکوێ هەڵی کردووە ئەگەر ماوە و مەسافەی زۆر تێنەپەڕی بوو بەسەریدا بێت تەنها هەڵەکەی چاکاتەوە و دواتر بەو سوزدە سەهوەی نوێژەکەی خۆی یا غەڵەتەکەی خۆی قەرەبوو بکاتەوە. بەڵام ئەگەر زانیت لە نوێژێکدا هەڵەت کردووە ڕکعاتێکت زیاد کردووە ئەوە هیچ زیادکردنەکە مادام بە هەڵەیە هیچ گرفتی تێدا نییە نەشیکەوە سوزدەکەش نەبەی هەر ئیعتیادیە. بەڵام ئەگەر کەمت کردبوو هەر وە زەمانێکی زۆریشی تێپەڕی بوو بەسەردا ئەو جار بیرت کەوتەوە کە کەمت کردووە ڕوکنێکت نەکردووە پێگومان ئەو کاتە نوێژەکەی لە سەرەتادا دووبارە دەکەیەوە و ئەو نوێژت کە دواتر دەزانی بە ڕوکنێکی ناتەواو کردوتە بێگومان قبوڵ نییە ئەگەر نوێژێکی کەشی بەسەردا هات بێ ئەو نوێژەی هەر دەبێت ئیعادەکەیەوە. صلی الله علیه